شارێکی دیێرینە یەکە شارەکانی کفریە کە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە لە بیسەکانەوە ئەم کفریە شارە بەڵکو لە پێش بیسەکانشەوە هەر شار بووە بە سنجق ناونراوە ئەم شارێک کفریە لە موقعەکەی وا بووە ڕێوەڕەو بووە لە بینی کوردستان و شارەکانی خواروی عێراقیش تەنها شار بووە لە منتەقە لە باوەنور بگرە لە چەمچەماڵ بگرە لەوە خوارەوەیە هەر خەڵک بۆیراتەوە بۆ ئیش و کار و بازارکردن و جێگای تیجارەت بووە ئاسارەکانی کفری شاهێدی ئەوەن کەوا کفری جێگای تیجارەت و بازرگانی و ڕێڕەوی هەموو کەسەکان بووە زۆر لە ئاساوارەکان ئیسپاتی ئەماکەن شارەکەی ئەمە لەم دوایانەی کەوا لە کاتی بژێمی عێراق کە تووشی گیر و گرفت هات نەتیجەی شۆڕشەکانی کورد هەر چەوساوە بووە هەر احتیمامی پێنەدراوە بەڵکو هەوڵیان داوە کە تعریبشی بکەن بارودۆخێکی خراویان بەسەریا چەسپانوە لە دوای 2003 ڕوخاندنی نظامی حزبی بەعەس کفری وەکو کەلاوەوا بوو یعنی ئەگەر تۆ تەماشای بکەی ئەم شارەی کفریەت ماڵێکی تیان نەبوو دوو قات بێ هەر هەمووی خانووی کۆن شێوەی هەژاری بە جوانی پێوە دیار بووە لەبارەی مێژووی بە قەزابوونی کفریەوە ئێمە هەوڵ دەدەین بگەڕێنەوە بۆ دوو بۆچوونی سەرەکی کە ڕای زۆربەی مێژوونووسانە یەکێ لە بۆچوونەکان پێی وایە سەرەتای بە قەزابوونی کفریە گەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانیەکان لە ساڵی 1877 کە عوسمانیەکان کاتێک کە دەسڵاتیان لەم ناوچەیە بووە کفریان وەکو قەزایەک کردوتە پێگەیەکی ئیداری بۆ خۆیان بەڵام دواتر بۆچوونی دووەم پێی وایە کە بە قەزابوونی کفری لە سەردەمی عوسمانیەکانەوە دەست پێ ناکا گەر لە چوارچەوەی عێراق حسەبی بۆ بکەین لە ساڵی 1925 لە سەرەتای بیستەکانەوە دەست پێکات هەڵبەتە بۆ ئەمە شەر دوولا بەڵگەی مێژووی خۆیانەیە بەڵام دروستتر وایە بڵێن کە مێژووی بە قەزابوونی کفری لە سەردەمی عوسمانیەکانە لە ساڵی 1977 دەست پێکا بەڵام لە سەردەمی حکومڕانی دەوڵەتی عێراقیە لە ساڵی 1925 کفری تابع عێراق بوو لەگەڵ ویلایەتی موسڵی کێراوە بە عێراقەوە ئەلبەتە پێشتر لە سەردەمی عوسمانیەکانە کۆمەڵێ دەسڵات و امتیازاتی خۆی هەبوو وەکو قەزایەک و لە سەردەمی حکوومەتی عێراقیشا بەمان شێوامان امتیازاتی وەرگردەوە بەڵام بە ناونیشانی کفری کە پێشتر ناوی سەلاحیە بوو لە سەردەمی عوسمانیەکانە سەبارەت بە ناوی کفریش کە کۆمەڵی بیرۆڕای جیاوازەیە بەڵام مێژووی ناوەکە لە سەرەتایە ئەگەڕێتەوە بۆ کیماش و لە سەردەمی سۆمەریەکانە وشەکە لە کار قیری سۆمەریەوە وەرگیراوە کە ئەمە ڕای بەشە لە مێژوونووسانە و دواتریش لە سەردەمی بابلی و ئەکەدیەکانە ناوەکە گۆڕانکاری پێهاتووە واتە کیماش کیبرۆ کیبرات دواتر ئەم ناوە گۆڕاوە و کۆزایین کە چەنگەڕیدەیە کە هاتوونەتە کفری باسییان لەوە کردووە کە ئەم شارە ناوی کرفە بووە کە ئەمە واتا لە سەردەمی عەباسیەکانە وەکو لادەیەک تەماشا کراوە بەڵام دواتر لە سەردەمی عوسمانیەکانە ناوەکە بێتەوە بە کفری لە سەرەتایە دواتر کە عوسمانیەکان دەسڵاتیان لەم ناوچەیە بەرفراوانە بێت هەڵەسن دووبارە ناوی ئەم قەزایە گۆڕن لە کفریەوە ئیکەنەوە بە سەلاحەیە هەتا وەکو کۆتاییهاتنی دەسڵاتی عوسمانیەکان کە دووبارە ناوەکە جێی خۆی یەکدێتەوە بێتەوە بە کفری مەسەلەی فەقێتی و حجرە بێژین لە کفریە لە ساڵی تقریبەن چلەکانەوە هەبووە لە ساڵی چلەکان مامۆستا بووە لە مزگەوتەکانی کفری بە تایبەتی ئەتوانم بڵێم بناغی فەقێتی لە کفریدا کۆنترین مێژووی هەیە لە ساڵی چلەکان مامۆستا عەزەدین بووە کە لەوێ بووە هەندێک فەقێی بووە لە مزگەوتی کرمانج لە خوارەوە ئێستا نەماوە ڕماوە و بە تایبەتی ئەم مزگەوتانەیە کە پێڵێن کفری منتیقەی کفری کۆنە ئەم منتیقانە ئەم مزگەوتانە بە تایبەتی مزگەوتی گەورە مزگەوتی کرمانج مزگەوتی خانەقا ئەم مزگەوتانە فەقێی تیا بووە بە تایبەتی کرمانج کە بڕێ فەقێ هەبووە لەوانە فەقێ شێخ حوسێن لەوانە فەقێ ڕەحیم لە ساڵی هەتا هاتووەتە ساڵی حەفتاکان لە 40 بۆ 70 ئیتر بەردەوام بووە یعنی فەقێتی بەڵام لە حەفتاکانش هەر بووە بڕێ فەقێتر هەبووە لای مامۆستا سەید عەبدوڵڵاه ئەمەش وەک مامۆستا عەزەدین ڕەحمەتی خوا دەرەجەی عەلی بکە و لەگەڵ مامۆستا قادرە ماوە لەگەڵ مامۆستا نەسرەدین و کۆمەڵێ فەقێتر هاتوونە ئەمانش هەبووە تا ساڵی هەشتاکان دوای سقوطی سەدام گرنگیەکی پێدرا تا ڕادەیەک
بژێوی خەڵک باش بوو لەو ڕۆژانەی کەوا ماوەش و شتی وەها دەستی پێکرد خەڵک توانی بژێتەوە جارێکی تر حاڵی خۆیان چاکەن ناو شاری کفریش دێغیلیە نەکراوە باخچەی باشی لێ دروستکراوە جادەکان هەمووی جوان دروستکراوە بەڵام ئێستا حاڵ حازری کە وەزعێکی عامی کوردستان وای لێ هاتووە فەقیری و هەژاری و بێئیشیەک هەیە لە وڵاتەکەمان لە شارەکەمان جا ئەوە شەگی ئەگەڕێتەوە بۆ بارودۆخی هەموو کوردستان ئەگەر تەماشا بکەی بشتە شارەکانی دەربەنی خان خەرە داخ من هەمووی بینیە خەرە داخ کفری زۆر جوانترە و زۆر ڕێکوپێکترە لەو شارانەی ترە بەڵام تەبیعەتی شاری کفری بێعتیبار چەپە ئیشوکارێکی تایبەتی تیانیە خەڵکان هەیە دەست بەتاڵن و ئەوانش کە مەکتەب تەواوەکەن و گەورە ئەبن و گەنجەکان کاتی ئیشکردنیانە جێگای کارکردن نییە حاڵی حاڵ باقی شارەکانی تر کفری وەکو شارێکی دێرینی ناوچەی گەرمیان وەکو شارێک کە لە زووەوە مرۆڤ تایە ژیاوە و شوێنی شارستانێت و شوێنی ژیان بووە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پێشخستنی شارستانێت تا چی لە عێراق و چی لە کوردستانیشە لە ڕووی ڕۆشنبیریەوە کفری خاوەنی کۆمەڵێک دەنگی ڕۆشنبیرێک خاوەنی کۆمەڵێک ئیمکانیاتی ڕۆشنبیری گەورە بووە لە ڕابردووە کە توانێتی کۆمەڵێک شاعیر و ڕۆشنبیر و نووسەری گەورە پێشکەشی هەم کوردستان و هەمیش عێراق بکات و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بە هەمان شێوە عێلاقاتێک کە لە کفریە هەبووە پێکەوەژیانێک کە لە کفریە هەبووە لە بینی نەتەوەکانە نەتەوەی تورکمان و عرب و کووردە لە هیچ شوێنێکی تری دنیاە بەم چەشنە بە سەختی بە یەکەوە نەبەسراوەتەوە بەم چەشنە بە پتەوی بە یەکەوە نەماوەتەوە و دواتریش لە ڕووی کفریش لە ڕووی سیاسیشەوە کفریە بینین کۆمەڵێک گرنگی تایبەتی خۆی هەبووە کە توانوویەتی کۆمەڵێک وەزیر کۆمەڵێک پۆستی سیادی گەورە لە حکومەتەیەک بەدوایەکانی عێراقا وەربگرێت کە ئەمە شەگەڕێتەوە بۆ لێهاتووی ئەو کەسانی کە لەم شارەیە گەورە بوون. هەڵبەتە لە پۆستە سیادیەکان کە خەڵکی کفری وەریان کردووە پۆستەکە لە وەزیری بەرگری وەزیری کشتتوکاڵەوە دەست پێکات تا گەیتە جێگیری سەرۆکی وەزیران و دواتریش لە دروستبوونی حکومەت یاریەمەوە بە هەمان شێوە کۆمەڵی پۆستی سیادی بەم شارە دراوە. مامۆستا ئەحمەد لە مزگەوتە بووە ئەحمەد کە ئەو کاتە بێژین بەرپرسی مامۆستاکانیش بووە لە دوای هەشتاکان و تر ئاواتە 90 و لەگەڵ مامۆستاکانی ترەوە و لەگەڵ مامۆستاکانی ترشا بێژین کۆمەڵی فەقێوینیان بووە لەگەڵ مزگەوتی سەیدەکە ئەوەی خوارەوە کە جەنابتان هاتن ئەوش فەقێی لێ بووە جەنابی مامۆستا عەزەدین ئەو مامۆستا ئەو تەلەبانە کە بوونەتە مامۆستاکان وفاتی کردووە ئەوانش فەقییان بووە تا نێزگەی تقریبا ئەگاتە دەور بۆ 2000 ئەچێ لە دوای 2000 فەقێتی لەم ناوێدا کاڵبووەوە نەما بێژین کاڵبووەتەوە بەڵام لە 2008 مەدرسەیەکی ئاینی دانرا لەسەر بەڕێوەبەرایەتی ئەوقافی بڵێن هەرێم ئەو کاتەش تقریبا 7 ساڵێک ئەو مەدرسە ماوە لە حاجی مەدحەت لە خوارەوە تقریبا 120 تەلەبە گەیت 120 تەلەبەت دوایەوە نەما چووە سەر تەربیە ئەوش نەما ئێستا حالیان وەک حجرە بڵێ وەک حجرە و فەقێتی لە کفریە نەماوە وەک بوونێکی هین بەڵام تاک بڵێن تەلەبە هەیە لای مامۆستایە کە خوێنێ دەرزێکی قورئانە دەرزێکی فقەیان دەرزێکی شتێکی ترە خوێنێ بەڵام وەک عمومەن بێژین کە فەقێتی بێنە ئەو فەقێتیە نەماوە بەڵام ئومێدەوارین ئینشاءالله دووبارە و سێبارە ئەمە هەر بەردەوام بێ و ئیشیشی بۆکەن ئینشاءالله خوای گەورە بیکاتە ئەوەی جارانی و ڕەحمە هەموو لایەکمان. ئەم بازارە بازار قەیسەری پێش 250 ساڵ کریاوە یعنی تقریبا پێش عوسمەنیش کریاوە ئەم بازارە ئەلەورە خان بی هاتن لە ئاوایەکانە هات نێرە یان لە دیاکان لێرە خەفتن ئەیان هاود و هەنجۆن و ڕۆن خۆمانی و تر هەرچی هەیە لە کوردستانە یان هاود لەو ژوورەوە ئەخەفتن نێرە هاتن عەرەبەکانیان سەنەیان برد بڕێکی خۆیانیان برد بۆ بەرە خاڵوس و باعقوبە و بەغایان برد ئە لێرە ئەم بازارانە قەیسەری ئەمە بازار کوردواری خۆمانە فەرقی نێ یعنی بڵێ ئەم بازارە ئەمە دوکان ڕەحمەت بێ مردی حازین ئەمەی باوکم بی ئەمە هین وەسا ئەحمەد خەیات بی ئەوە هین ڕەحمەتی حەیدەر حاج ڕۆستەم بی ئەوە حاج رەشید بی ئەوە قادر مەمەد بی ئەوە سلێمان توتونچی بی مام ستار بی مام ستار ئەسڵیان خەڵکینە کوڕی چاین لە ئەسڵوە لە جوێ هاتنە لە کفر تقریب نزیک 100 ساڵەوە لە کفرین ئەمە مام جەبار بی ئەمە مامەد هەم بی گیشتانەیە کاشبیانە کرد بەقاڵی گشت بازار گشتی کفریکی ئەلێ ناوی بی ئەو لا نەوی کەم بی خانی بی یعنی سەر لەو خانی بڕێن ناوی وەسا خاردەو ناوە قەساو گشتی حەوت دوکان نەوی گشتی لێرە بی پاکیانە کرد و
ئەو یان لێدا لێرەنەوە یعنی وەچەنەکەی هین ساردی ئەڵێ خەڵک ناڕۆی بازێکی بەقالەکان لێرە خەب دوکاندارەکان نیوەڕۆکان سەعات 2 ئەو کاتە ئەرێ بخۆ هەما گشتی زەحام یعنی ئیناوە هاتنا گولێن ئەو لە ئیسلامان بەگ مارەیانە بری لە کفری خەڵکە هات لێرە ئیسلامان بەگ و دووسخورمات و تاپۆی لێرە بی ناحیە بی هەر لە کفری بی